لەبیرت بێ لەم ژیانەدا زۆر کەس گەڵەگایی دەکەن و دەیانەوێ بە هەر شێوەیەک بێ سەرکەوتنەکانت بشارنەوە و خۆشیەکانت لێ بدزن و خەندەکانت بتۆرێنن. دەیانەوێ هەستەکانت بریندار بکەن و ورەی بەرزت بڕوخێنن. بەڵام بەزاڵبوون بەسەر هەستەکانی خۆت و پاراستنی ئارامی دەروونت و دڵنیابوون لە نیەتەکانی خۆت، دڵنیابە بەری خۆری سەرکەوتنەکانت بە بێژینگی ویستی ئەوان ناشاردرێتەوە و خۆشیەکانت چەند هێند و خەندەکان پتر هۆگری ڕوود دەبن. چارەسەری کەڵەگایی بریتیە لە دان بە خۆداگرتن و لە دەست نەدانی جڵەوی هەستەکانت. ئەوان دەیانەوێ تۆ تووڕە و نیگەران و بێزار بکەن، تۆش مەهێڵەوە بەدەست بهێنن. لەبیرت بێ.